لەگەڵ 1964 کوردستان لە مۆندیالە و خۆشتان بۆ گەرما ئامادە بکەن. سڵاوتان لەبێت. لە ئەمڕۆوە خۆتان بۆ گەرمایەکی تەواو هاوینە ئامادە بکەن. بە پێی نوێترین پێشبینیەکانی کەشوهەوا لە ئەمڕۆوە سبەی نێوپلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو 3 بۆ 4 پلا بەرز دەبنەوە. لە کاتێکدا هەولێر و سلێمانی بەرەو گەرما هەنگاو دەنێن. گەرمیان بە تۆمارکردنی 42 پلەی سیلیزی بە تەواوەتی خۆی بەدەستەوەداوە و باوەشی بۆ هاوین کردوێتەوە. بەڵام لە پاڵ ئەم شەپۆ لە گەرمایەدا ناوچە سنووریەکان بە تایبەتی حاجی وەمەران وە کەمیشا جیاوازن و دەستبەرداری کەشوهەوا فێنکەکەی خۆیان نابن و دەکرێت بۆ پشۆکانتان ڕوویان لێ بکەن. مۆندیالە و هەموو چاوەکان لەسەر ئەمریکان. ئەگەر نەتانتوانیوە گەشت بکەن خەمتان نەبێت. تیمی 1964 لەوێ ورد و درشتی ناو و دەرەوەی یاریگاتان بۆ دەگوازێتەوە. ڕاستە هەڵبژاردەی کوردستان لە مۆندیال نییە، بەڵام نێدراوی 1964 لە ئەمریکایە. بە تیشێرتێکی تایبەتی کوردستانەوە زانیاریەکانتان پێ دەڵێت. ئەم تیشێرتە پێشنیاری 1964 بۆ هەڵبژاردەکەمان. ڕەنگێکی سپی هەیە و لەسەر 3 ڕەنگی ئاڵای کوردستانی پێوەیە. خۆرەکە لەسەر دڵیەتی و نەخشەی کوردستانی گەورەش لەسەر سنگی نەخشێنراوە. لەگەڵ نووسینی دروشتمی واتاداری 2+2 یەکسانە بە یەک. بۆیە ئەم ماوەیە چاوتان لەسەر 1964 بێت بەم تیشێرتەوە هەزدەکەی کوردستان لە مۆندیالە و هیچتان لەدەست ناچێت. ڕۆژنیە ڕووداوێکی هاتوچۆ پرسەنە خاتە ماڵێکەوە. دوێنێ لە دەشتی کۆیە پێکدادانی بار هەڵگرێک و تانکەرێکی سوتەمەنی کارەساتێکی جەرگ بڕی لێکەوتەوە و 3 ماڵی پرسەدار کرد. لە ڕووداوەکەدا چیرۆکێکی خەمهێنەر هەیە. وەستا سابیری 71 ساڵ لەگەڵ شوێنەی 10 ساڵان و شیرازی 8 ساڵان بە تراکتۆرەکەیان لە لێواری ڕێگاکە دەڕۆن و شیراز وەک حەزێکی منداڵانە لەسەر گەنمی ناو عەرەبانەکە دانیشتۆ و یاری بەدەنکە گەنمەکان دەکات. شوێنێش بە تەنیشت باوکیەوە دانیشتووە. لەپڕ تانکەرێکی سوتەمەنی و بار هەڵگرێکی چیمەنتۆ پێکدا دەدەن و خۆیان بە تراکتۆرەکەدا دەکێشن و لە چرکە ساتێکدا ئاگرێکی گەورە بەرز دەبێتەوە. باوکەکە بە برینداری شوێنێ ڕادەکێشێت و ڕزگاری دەکات. بەڵام بڵێسەی ئاگرەکەی شیرازی تەمەن 8 ساڵانی لەگەڵ جەستەی 2 شۆفێرەی بار هەڵگرەکە بە یەکجاری کردە خۆڵەمێش و شیرینی ساتەکانی دەرچوونی لە پۆلی 2 بنەڕەتی بەرەو مەرگێکی ئەبەدی برد. تا ئەم دوانیوە ڕۆیە باوکە بریندارەکەی مەرگی کچەکەی پێنەوترا بوو. بەڵام وەک کە سوکاری بە 1964 وتووە کە زادناکە بە شوێنێ بڵێت چیتر شیرازی خوشکت نبینیتەوە و ڕۆحی پەپولە ئاسایی بۆ ئاسمان بەرز بۆتەوە. چاوەڕوانی هێنانە دەرەوەی تەرمی خنکاوەکان بەشێکی ناوچەکانی کوردستانی گرتوێتەوە بە جۆرێک لە ماوەیەدا ڕووداوی خنکان زۆر بووە. تەنیا لە ماوەی 5 ڕۆژی ئەم مانگەدا 4 هاوڵاتی خنکاون و تا ئێستاش تەرمی 2 لە خنکاوەکان نەدۆزراوەتەوە. لە بەنداوی گۆمەسپان چەند تیمێکی جیاواز خەریکی گەڕانن بۆ دۆزینەوەی تەرمی ئەو پێشمەرگەی کە 4 ڕۆژ لەمەوبەر لە ناو ئاوی بەنداوەکەدا دیار نەماوە. لە هەڵەبجەش تیمە خۆبەخش و حکومیەکان ماوەی 8 ڕۆژە هەموو هەوڵێکیان داوە نەیانتوانیوە سەرەداوێک بۆ ڕووداوی خنکانی ئەو کچە گەشتیارە بدۆزنەوە کە 8 ڕۆژ لەمەوبەر ڕۆشتبووە ناو ئاوی زەڵم و نەدۆزراوەتەوە. تیمەکان لە هەڵەبجە ناوچار بوون ئەمڕۆ بە ڕێگای جیاواز ڕێڕەوی ئاوی زەڵم بگۆڕن بۆ ئەوی بتوانن تەرمەکە بدۆزنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەرچاد بن.